لە تلویزیونی کۆمەڵە و بەرنامەی تەندروستی سڵاوی خۆم و باقی هاوکارانم پێشکەشتە. بینەرانی خۆشەویست، بۆ بەرنامەی تەندروستی ئەم جارەمان بابەتێکمان بۆتان ئامادە کردووە کە مەقالەیەکە کە ئەو مەقالە نەتیجە و ئەنجامی تاقیقاتێکە کە لەسەر بەربوونی خوێن و پەیوەندی لەگەڵ فشار خوێنە تاقیقاتێکیان کردووە. نەتیجەی ئەو تاقیقاتە ئەنجامەکەی کە چۆن بووە لەم بەرنامە پێشکەشی خەمەتی ئەوە خۆشەویستانیەکەی. ئەو بابەتەی کە ئامادە کراوە لە ئیتالیا ئەنجام دراوە، تاقیقاتەکەیش دیارە هەر بە زمانی ئیتالیایی نووسرابوو، بەڵام تەرجمە کرابووە و لە سایتە ئینگلیسیەکان دانرابوو کە من حتممە لە دواییە ئشاراکەم بۆ مەنابعە کە ئێمە کەڵکمان لێ وەرگتووە بۆ پێشکەشکردنی ئەو تاقیقاتە تازە کە لە زمینەی تەندروستی و پزیشکی کراوە بۆ ئێوە خۆشەویستان. ئەو مەقالە سەرتیترەکەی وایە ئەپیستاکسی و فشار خوێن. ئەپیستاکسی هەر ئەو بەربوونی خوێن لە لوتە، بە دوای ئەوە وتویە پێداچوونەوەیکی دژوارە کە پەیوەندی نێوان ئەپیستاکسی یا بەربوونی خوێن و فشار خوێن بدۆزرێتەوە. ئەو تاقیقاتی کە کراوە ئاماریە پەیوەندی نێوان خوێن بەربوون لە لوت و فشار خوێنی بەڕەسی کردووە. هەروەکە وتم مەقالەکە لە ئیتالیا تاقیقاتی لەسەری کراوە تا ئەنازەیەکی زۆر نەتیجەی ئەو تاقیقاتە مۆردتەیت مەنابعێکی تریش بووە کە ئشارەیان پێ کردو و تحت بەڕەسییان قەرارداوە. بەڵام پێشەوە بچین ئەنجامی ئەم لێکۆڵینەوە ببینین بە کەمێک لەسەر ئەپیستاکسی یا هەر ئەو بەربوونی خوێن لە لوتە قسە بکەین. خوێن بەربوون لە لوت شکایەتی زۆرە، یعنی زۆر کەس شکایەتەکە ئورژانسکەر زۆر مراجعیان هەیە کە ئەڕۆن ئەو مشکڵەیان هەیە کە خوێن لە ناکاوە لە لوتیان تێدە خوارەوە، خوێن بەربوون لە لوتیان هەیە. بەڵام ئەوەی کە هەیە زۆر بە کەمی مەترسی هەیە لەسەر ژیان، یانێ خەتەری مەرگ و میر بەهۆی ئەوەی کە خوێن بەربوون لە لوتە زۆر ها لە خوارەوە خەتەرێکی وای نییە. بەڵام هەست بە مەترسیکردن، دڵە ڕاوکێکردن لە ناو دایکان و باوکانە، بەتایبەت ئەوانەیە کە مناڵیان هەیە، مناڵەکەش هەرچی چکۆلەتر بێت ئەگەر تووشی بەربوونی خوێن لە لوت بێت، ئەو دایک و باوکانە زۆر ئەشێگەن بە یەکە، زۆر دڵە ڕاوکەیان هەیە. بەڵام ئەوە یەکە خوێن ئەوەی کە زۆرترین نیشانەکانیە ئەتوانین بڵین کە خۆشخیمە، یعنی خەتەرێکی وان نییە حاڵەتگەرێکی نیشانێکی خەتەر بێت. خۆشخیم بەو ئەنازەی کە مدام بەردەوام نایت، ئەوەیە کە خۆی مەحدودە بێتەوە، یعنی دوای ماوەی ئەوێسێت ئەو خوێن بەربوونە ئەوێسێتەوە، یا خۆی خود بە خۆت یا خۆی ئەو وشکەکات. خوێن بەربوون لە لوت دوو دەسەیە بەو شوێنانەی کە داکەوتە. یەکێکی ئەوەیە کە ئێژن خوێن بەربوونێکی خەلفی یا خوێن بەربوونێکی قودامی. قودامی کە خوێن بەربوون لە بەشی بەرەوەی لوتە، خەلفیش هەرچێ لە لوت بەرە دواوترەوە بڕین، ئەوەیژن پێ خوێن ڕێزیەکە کە خەلفیە، یعنی ها لە بەشێکی دواوە. میزان شیوعەکەی معلوم نییە. بۆچیش معلوم نییە؟ بۆ ئەوەی کە گزارش ناکرێت، گزارش نابێ، ئامار ناکرێت. ئەوەی ناتوانن شیوعیەکەی وەکو دەرسەد وەکو ئامار ئیعلامکەن بە فەرز ئەوە دەرسەد ئەمساڵ ئەوانەی کە هاتوون بۆ ئۆژانسەکان خەوتون یا تحت دەرمانێکی سەرپایی قەراریان گرتووە بەهۆی بەربوونی خوێن لە لوتیانە بووگە، بۆ ئەوەی ئەو ئەنازیگیریە شیوعەکەی نازانرێت. بەڵام ئەگەر درێژماوە بێت ئەو بەربوون لە خوێنە، ئەگەر دەفعاتەکەی زۆرتر بێت، ئەوەی تر پێویست دەکات کە تاقیقاتێ بکرێت. تاقیقاتەکەش ئەوەسە کە لە ئازمایشگەرێکە ئەنجامەدرێت بۆ ئەو کەسێک کە تووشی بەربوونی خوێن لە لوتی بووە، وەکو
ژماردنی گلوبولەکانی خوێنی ئەگەر بزانن خوێنێکی زۆرتری لەدەستداوە سلولگەرێکی تر خوێنی وەکو هەماتۆکریت و ئازمایشگەر کراسماچ یا ژمارەش توا و کامل خوێنەکەن کە ئەو واحدگەر ئەنازەگیری خوێنەسە کە بزانن تا چه ئەنازێک ئەو کەسە تووشی کەم خوێنی بووە لەو بەڕەسیگەریشە کە ئەکرێت بۆ ئەو کەسانە ئەوە ئەگرگێتە بەرچاو کە ئەو کەسێک کە تووشی بەربوونی خوێن بووە ئایا نەخۆشی جگەری نییە ئەگەر نەخۆشی جەرگی نییە ئەگەر بیبێت کە ئەو بەڕەسیگەرێکی تریگەرەکە یا ئەوەی کە دەواگەرێکە خۆین ڕقیقەوە کاتە وەکو وارفارین ئەم کەسانان وارفارین وەرەگرن یانە لە مەعاینەیشە خۆی یەکەم مەعاینەکە مەعاینەیەکی بەسەریە یانێ بەچاوە بەو جیازە بەو دەستگایە کە لەم وێنێشە ئێوە ئەیبینن ئسپکلۆمی پێ ئەڵێن بە ئسپکلۆم و جیا لە ئسپکلۆمیش نورێکی مناسب ئیسە بە شێوەی چراخۆگەرێکە کە ئەتوانێت وەکو کڵاو دروست کردێت ئەو مەعاینێکی کلاسیکە بە وەسیلەی ئەم ئسپکلۆمە و بە کەڵکوەرگرتن لە ڕۆشنایی یا نور لە مەراحلێکی زۆرتر ئەگەر بڕواتە بەرەوە ئسکەنێ کردێت یانێ سیتی ئسکەنە کردێت ئەگەر پێویست بکردێت ئەشعەی مەغناتیس و MRI بۆ ئەنجامە دەبێت ئەگەر حاڵەتگەرێکی سەختیش پێ بۆ وێنە تومۆرێک بێت غودەیەک بێت کە تووشی خوێن ڕێزی بووگە ئەوەی تر لە دەستگاگەرێک استفادا کردێت کە هەم ببینرێت تەشخیص بدرگێت کە نازۆفارنگسکۆپیشی پێڵێن ئەوە لەوانە کەڵکوەرە گرگێت بەڵام بۆ مدیریەتەکەی چۆن دەرمانەکرێت دەرمانەکەی دیارە ئەگەر خوێن بەربوونەکە یەکەم جار هەوڵە دەرگێت بە ئەوەی کە وەکو پلیتەی بۆ دروستکەن کە بە ئیسلاح تامپۆنی پێڵێن ئەو تامپۆنی بۆ دایانن یا ئەو پلیتەی کە ئەکێشرێتە ناو لوتی کە بۆ وێنە لێرە ئێمە ئەبینین هەر بەو شێوە کە ئەو لولە کە چووەتە ناو لوت ئەوە ئەوبەتە لولەی نازۆفارنگسکۆپە بەڵام هەر بۆ مەسیرە پلیتەیەک دروستە کردێت و ئەو پلیتە لەو شوێنە دانرگێت لە حاڵەتگەرێکە کە پلیتە یا ئەو تامپۆنە جواب دەرەوە نییە ئەبێت ئەو شوێنە ئەدۆزرێتەوە هەروەکو ئەمە لە وێنە ئەیبینن کە دووربینێک هەیە شوێنەکە ئەدۆزرێتەوە و بە جیهازێک کە ناوی کۆترە بەو کۆترە کۆتریزاسیۆنیشی پێڵێن کە ئەو کۆترە سەری ئەو ڕەگە ئەسووتێنێت و ئەو خوێنڕێزیە ئەو نقطە کە خوێنی لێدێت لەوێ خوێن بەرەبێت لەوێ کوێر یەکەنەوە ئەو شوێنە دیارە ئەوانیشی کە لە بەشی پزیشکیە لەگەر حاڵەتگەرێکی وا بەرەو ڕوو ئەبن بۆ کنترۆلی ئەو حاڵەتانە ئەقداماتێکە کردێت یەکێکی ئەوەیە کە ئەبێت بەهۆی ئەوەی کە ئەو کەسانە تامپۆن هەیە ناولوتیانە ئەو تامپۆنە ئەتوانێت تا ژوورە بڕوێت هەروواکە ئەوینن شێوەگەرێکی جۆراوجۆری تامپۆن هەیە هەروواکە لەم وێنە ئەیبینن ئەو تامپۆنگەرە ئەتوانێت هەست بە ئازار و ئێش لەناو ئەو کەسە دروستکە ئەوە یەکە کنترۆلی ئازار و ئێشەکە جز و مەراحلی ئەوەڵیەی دەرمانە جیا لەو مەرحلەی ئەوەی کە ئازارەکە کنترۆل کریە بۆ ئەوەی کە تووشی عفونەت و ئیلتیهاب نەبێ بەکارهێنانی ئانتیبیۆتیکە ئەو ئانتیبیۆتیکە هەمەتوانێت ئانتیبیۆتیکەرە ئەتوانێت خۆراکی بێت هەمەتوانێت مەوزعی بێت و هەروەها ئەو دەرمانگەرێکی تریش وەکو ئاسپرینەکان ئەوانە کە خوێن ڕقیقەکاتەوە ئەوانە ئەبێت لە بەرچاوە بگیرگێت کە قەت بکرێت بۆ ماوەی پێویست بەوەی کە هۆکارەکەی چییە ئەگەر فشار خوێنی ها لەسەرەوە دەرمانی فشار خوێنەکە کردێت یانە ئەگەر فشار خوێن هۆکارێکە بۆ ئەوەی کە تووشی ئەو بەربوون خوێنە بووە دەرمانی فشار خوێن بکرێت یا ڤیتامینکە چون ڤیتامینکە کارێکە ڤیتامینکە ئەیکات قات خوێنە یان خوێن بەسە ڤیتامینکایان بۆ تەجویزەکەن کە بە شێوەیەکی تەزریقیە لوت خۆشی ئەندامێکە کە لە وەکو بەشی هەناسە کۆندامی هەناسە لە ئاناتۆمیەکەیە لە لەشە
ناوی لێ ئەبرگێت و ئەوەیە کە منبعێکی غەنیە لە شەریانگەر. ئەوەی کە لەم وێنە ئەیبینن خوێن ڕێزیکە کە لە بەشی خەلف یا لە بەشی دواوەی لوتە و سەرچاواگریانە سەرچاوەکەی لە بەشێکی دواوەی لوتە کە بەشی خەلفی پێ ئاڵێن. ئاناتۆمیەکەی ئەوەیە کە شەریانگەر کاروتید شەرایانێکی گەورەی لەشە، هەم کاروتیدی ناومان هەیە یا داخڵیمان هەیە یا دەرەوە کە خارجیە. شەریانی کاروتیدی داخلی و خارجی دەورە بینێت، هەروواکە لەم وێنە ئەیبینن هەر ئەو ئەندامەی کە لوتی ناوە ئەبینن کە چه دەمارگەرێک ئەمە ئەڵبەتە ئەو مەسیرگەرێکی شەریانیە یانە خوێنی سووری هاتیە. دیارە ئەگەر تووشی مشکڵێک لەو شادەمارگەرە بن خوێنەکە بە فوارە و بە سرعتێکی زۆرەوە دێتە دەرەوە. لەم وێنەشە هەروواکە ئەیبینن ئەو شەریانگەرە ئەتوانێت لە ڕواڵەتەوە یانە دەموچاوە و سەرچاوە بگرێت یا ئەوەی لە فەتی سەرووە و سەرچاوە بگرێت. هەرچەند دەمارێکی تریش کە شەریانیە لە بەشی چاوە دێت کە بۆ ئەو بەشەی کە لە لوتە هەیە. پاتۆ فیزیۆلۆژیەکەی بۆچی تووشی بەربوون خوێن بەربوون ئەبن لە لوتە ئەوەیە کە ئەو مخاتە ئەو پێسوشتە ئەگەر تووشی فەرسایش بێت ئەو ڕەگەرەیەتر تێنە لە سەدح دیارن ئەوە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێت. بە تەبق ئامارێکیش کە هەیە لە 90% ئەو خوێن بەربوونگەرە لە بەشی قدامیە یان لە بەشی بەرەوەی لوتە تا بەشی 10% ئەوەیە کە ئەو خوێن گەرە لە بەشی دواوەی لوت و یا بەشی خەلفی بەرەون. هۆکارەکان یا ئێتیۆلۆژیەکەی چییە؟ ئەتوانێت زەربە بێت بە هۆکارێک زەربەی بەرکەوێت، ئەتوانێت تووشی خوێنڕێژی بێت. ناهەنجاریگەرێک کە هەیە لە ئەو دیوارەی لوتە، ئەو دیوارەی کە لە بین کونای لوتە هەیە کە بە سپتۆمیش ئەناسرێ هەر ناهەنجاریک بێت، ئەوە ئەتوانێت ئەو کەسە تووشی بەربوونی خوێن لە لوت بکات. نەخۆشیگەرێکە ئیلتیهابین، تومۆرگەر، زییا گۆشتگەر، ئەوانە ئەتوانێت خوێنڕێزی بێرێ. نەخۆشیگەرێکە ئرسیە، ئەوانیشە دەور و نەخش ئەبینێت. نەخۆشیگەر ئرسی ئەڵبەتە نەخۆشی ئرسی ڕەتی بە خوێنەوە بێت. و هەروەها هەڵمژینی هەوای وشک بە ماوەیەکی زۆرە، بە پێچەوانەی ئەوەی کە ئەڵێن هەوای گەرم نییە، ئەوە ئەگەر هەواکە وشک بێت و ماوەکە زۆر بێت ئەوە ئەتوانێت یەکێک لە هۆکارەکان بێ بۆ بەربوونی خوێن لە لوت. لە هۆکارەکان تریش ئەوەیە کە کاتێکە زەختی خوێن یا فشاری خوێن لەسەرەوە بێت یەکێک لە هۆکارەکانە بۆ بەربوونی خوێن لە لوت. و هەروەها لە حاڵەتگەری تریشە بەدخیمیەکان، نەخۆشیگەرێکی بەدخیم سەرەتانەکان ئەتوانێت لە هۆکار بن بۆ ئەوەی کە خوێن لە لوتەوە بەربێت. ئەوەی کە گزارشێک هەیە لە ئاڵمانەوە دراوە کە ئەوان تاقیقیان کردووە ماوەی ئاماری ئۆژانسەکانیان لەبەردەسا بووە بەهۆی ئەو کەسانێک کە هاتوون بۆ ئۆژانس بەهۆی ئەوەی کە مشکلەکەیان خوێن بەربوون لە لوت بووە. ئەو ئامارە وە مشاهدەیان کردووە کە لە هاوینانە زۆر مراجعە کونەندەکان کەمتر بووە بە نسبەتی پاییز و زستانە، یانێت لە کاتی سەرماکە خوێن بەربوون زۆرترە. بەڵام ئەوەی کە سەرەتای بەرنامەکەی وتمان مەقالەی کە پەیوەندی فشار خوێن و ئپیستاکسی یا هەر ئەم بەربوون خوێن لە لوتە بەڕەسی ئەکات، ئەڵێت کە پەیوەندیە زۆر سەختە، متاڵعەکە زۆر سەختە. تاقیقاتمان کردگە بە نەتایجێک گەیشتوین، بەڵام نەتایجەکە ناتوانێت 100% بێت. ئەڵێت 60% لە هەموو ئینسانەکان لە ژیانیانە یەک جاریش بووگە تووشی بەربوونی خوێنە بنیانێ لە هەموو ئینسانەکانە 160یان بۆ یەک جاریش بووگە ئەتوانن تەجروبەی بەربوونی خوێن لە لوتیانەوە تەجروبەیان کردووە بە ئەزموونی خۆیان بزانێت. بەڵام ئەوەی کە تەداخلی پزیشکی کردێت لە ناویە و ئامارەی کە هەیە
سەدە 6 نەفەرە کە ئەو حاڵەتە یا ئەوەیە کە ئیتر خوێنەکە ئەوە درێژەی هەیە ناوێسرێتەوە یا کەسەکە ئیتر مەجبورە بێت کە حتمەنە بڕوات پەنا بووە بۆ خەستەخانەکان و لەوێ بە شۆن چارەسەرە بگڕێت. هۆکارەکانیش زۆرن، هەوای وشکە، ئسترسە، ئیسترابە، ترۆماس و هەروەها فشار خوێنە. ئەوانە ئەتوانێت دەور و نەخش ببینێت لە ئەوەی کە کەسێک تووشی بەربوونی خوێن لە لوتی بێت. ئەو نەتایجە هاتووەتە دەست تقریباً بە ئەنجامێکی سەدی نەگەیشتون. ئەو کەسانەی کە متاڵعیانیان کردووە لە چەندین ساڵە لەژێر چاودێریە بوو بن، پەروەندەی پزیشکیەکان لەژێر چاودێریە بوو بە بە نۆ چین بە نۆ دەسە تەقسیم کراون، دابش کراون. لەو نۆبەشە 6 دانە لە متاڵعەکان وا ئەڵێت کە لە زەمانی ئەو کاتێک کە خوێنڕێزیەکە بوو بە خوێنڕێزی بەبەست لە لوتە، ئەو کاتێک کە ئەپیستاکسی بوو بە هاوکات زەختی یا فشار خوێنی ئەو کەسانیانە کنترۆل کردووە و متوەجی بووبن کە فشار خوێنیان بە تایبەت ئەو فشار خوێن سیستولیانە زۆر ها لە سەرەوە. بەڵام لە نۆ دەسەکە ئەوە نەبوو، یانێ لە ئەو 6 دەسە 3 دەسەی ئەو حاڵەتیە نەبوو بە خوێن بەربوون لوتیان بووە، شاریشیانیان گردووە، بەڵام هیچ حاڵەتێکی ناساییان لە زەختەکانە نەدیوە. بەڵام هەر لە ناو ئەم نۆ دەسە 7 دەسەی تریان مشاهدە کراوە کە ڕابطەکە زۆر تەنگاتەنگە مستەقیمە، یعنی فشار خوێنەکە زۆر حاد بووگە، زۆر لەسەرەوە بووگە، دەرەجەکەی زۆر لەسەرەوە بووگە و ئەوە بازم لەو حاڵەتیشە بۆ وێنە بوو بە کەسانێکیش کە فشاریان زۆر لەسەرەوە بووە، شاید بە خوێن تووشی خوێن بەربوون نەبووتن. ئەوەی کە تاقیقاتەکەیش کراوە لەسەر تەمەنەکانیان لەسەرەوە گرۆ هەتا تعدادی لەو کەسانیشە لە نێوان 60 بۆ 70 ساڵ تەمەنیان بووە. جنسیەتەکەیشیان ڕەگەزەکەیان هەم لە نێر بووە، هەم لە مێ بووگە، هەم ژنوپێ بووگن. بەڵام ئەوانەی کە تەمەنیان لەسەرەوە بووگە، یانش ئەوانەی 60 تا 70 ساڵ 50 لە سەدیان سابقەی خوێن بەربوون لە لوتیان بوو. ئەگەر من بێم ئەو ئامارانەی کە تەبق ئەوەی کە ئەمانەتی ئەویشمان ڕعایەت کردوێت کە ئەو تاقیقاتیانە کردوێ، من نەتیجەی ئەو ئامارانەی کە گرتوویانە بۆتانی ئەخوێنمەوە. 35,000 کەس لەژێر نمونە وەکو نمونە بەڕەسییانیان کردگە. لەو 35,000 کەسە ئەوانیانە کە فشار خوێنی لەسەرەوە بووگە لە هەر 10,000 نەفەرە، یعنی لە هەر 10,000 نەفەرە 32.7 ئەتانی بێژین 33 نەفەر خوێنڕێزی بووگە. یانێ لە 35,000 نەفەرە کە خوێنڕێزی فشار خوێنیان لەسەرەوە بووگە، لە هەر 10,000 نەفەریان 33 نەفەریان خوێنڕێزی بووگە. بەڵام عدەیەکی تریش بووبن کە خوێنڕێزی لوتیان بووە بەڵام فشار خوێنیان نەبووە، ئەوەیشە مشاهدە کراوە. بەڵام کەسانێک کە فشار خوێنیان زۆر حاد بووگە، زۆر لەسەرەوە بووگە، لە هەر 10,000 نەفەر 96.1 بێژین 96 نەفەریان تووشی ئەم ئەپیستاکسیە یا بەربوونی خوێن لە لوت بوون. کە ئامارگەرێک تریش هەیە کە لە فشار خوێنگەر کە ها لە خوارەوە لەو حادیشنەوەگە هەر ئەم حاڵەت ئەپیستاکسیە بووە کە بەربوونی خوێن لە لوتە. وەکو ئاخری تاقیقەکەیان خۆیان نەتیجەیەکی کولی کە گردویانە ئەنجامەکەی وایە کە ئەڵێن ئەو ناخۆشانەی کە فشار خوێنی بەرزیان بووە بە نسبەت کەسانێک کە فشار خوێنیان نەبووە زۆرتر دەورەکانی ئەپیستاکسیان بووە، یانە زۆرتر تووشی بەربوونی خوێن لە لوت بوون و سەردانیشیان بۆ ئۆژانسەکان زۆرتر بووە، ئەوانەی کە فشار خوێنیان بەرز بووە، خۆشی فشار خوێنیان بووە. ئەڵێ احتیاج بە پەک و تامپۆن ئەو پلیتەگەرە لەو خوێنڕێژیانە کە لە بەشی خەل دواوەی لوتەوە بووە لە ناو ناخۆشە فشار خوێنەکان زۆرتر بووە.
ئەگەر پێویستێکیش کراوێت کە تامپۆن دابنن لەوان بەتایبەت لە بەشی دواوەی لوتەوە کەسانی ببن کە فشار خوێنیان بووبە. لە ئاخرەوە ئەڵێت کە متاڵعاتێکی زۆرترمان لازمە تا بزانین کە ئەگەر فشار خوێن کنترۆڵ کرا ئەبێتە هۆکارێک بۆ هاتنە خوارەوەی بەربوونی خوێن یان نا. ئەڵێ دەبێ تاقیقاتێکی زۆرتر بکەین کە ئەگەر زانین فشار خوێنمان کنترۆڵ کرد بە کنترۆڵی فشار خوێن بەربوونی خوێن لە لوتیش کنترۆڵ دەکردگەی یانە. هەروەکە وتم ئەمە لە ئونیڤات کە نەشریەیەکی علمی ئیتالیاس ئەم مەقالە دراوە دەرەوە لە ئیتالیاش تاقیقاتەکە کرابوو کە لە مێدسکاپە بە ئینگلیسی تەرجمە کرابوو بە منیش لێرە پێشکەشی ئێوە بینەرانی خۆشەویستمان کرد. لێرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەم جارەیشمان هیوادارم کە جێگەی ڕەزامەندی و کەڵک هەموو لایەکانی بێت لەلایەن خۆم و باقی هاوکارانم ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی و کامرانی بۆ هەموو لایەکتان بۆ باواتە.